هەڵەبجە وەک شارێکی زیندوو بەردەوام لە نێو کایی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و بازرگانی و زانستیەکاندا ڕۆڵ و کاریگەری لە گۆڕانکاریەکاندا هەبووە. لەم شارەدا پێگەیژن لە بەڕێوەبردننی فەرمانگەکانی حکوومەتیشدا بەردەوام لە هەڵکشاندایە. بە جۆرێک ئێستا پرسە گرنگەکانی خوێندنی باڵا و سەرۆکی یەکەی ئیداری شارەکە و بەڕێوەبەری گشتی شارەوانیەکان و چەندین فەرمانگەی دیکە لە دادگا و نووسینگەی مافی مرۆڤ و وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لەلایەن ژنەوە بەڕێوە دەبرێن. لە نوێترین گۆڕانکاریشدا بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری هەڵەبجە بەخشرایە ژنێک. ئەمڕۆ وەکو بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری هەڵەبجە دەست بەکار بووم. هیوادارم بتوانم بە پاڵپشتی کەرتی گشتی و کەرتی تایبەت و حکوومەتی هەرێمی کوردستان و کەرتی وەبەرهێنان بتوانم بواری گەشت و گوزار لە هەڵەبجە بەرمە قۆناغێکی تازەوە. هیوادارم بتوانم لە 4 ساڵی ئایندەیە بواری گەشەیەکی باش بە بواری گەشت و گوزار بم لەم پارێزگایە. ژنان دەڵێن پاشخانێکی دەوڵەمەندی کارکردنمان هۆکارە بگەین بە لووتکەی دەسەڵاتی شوێنکارەکانی خۆمان کە لە هەڵەبجە زۆر جار ئەڵێن پۆستی ئافرەت زیاترە. بەڕاستی من ئەو ئافرەتانی کە هەمویان ئەبینم هەر هەمووی بە هەوڵ و مانوبوونی خۆی گەشتۆتە ئەو شوێنە. بە نمونە ئەگەر باسی خۆم بکەم، من نزیکی 10 ساڵ لە شارەوانی هەڵەبجە لێبسرای بەشی نەخشەدانان بووم. لە مانوبوونی خۆم و هەوڵی خۆم گەشتوم بەم شوێنە کە هاتوومەتە ئێرەش. بەڕاستی ئەو ئیش و کارانێک کە ئێستا ئەیکەم هیچ ڕۆژێ شتێک نەهاتوۆتە بەردەستی من کە ڕێگر بێت لەوەی کە لە ئەزمموی خۆمان نەبوو بێ پێشووتر نەمبینی بێ. زۆر ئاسان بۆ من. باڵانسی جێندەری لە بەڕێوەبردندا لە هەڵەبجە بە کردداری کاری بۆ کراوە. ئەمەش بووەتە جێگای خۆشحاڵی ژنان. ئەوەی جێ خۆشحاڵیە لە سنووری پارێزگای هەڵەبجە وردە وردە خەریکە ئەو باڵانسی جەندەریە جێبەجێ ئەکرێ. وەجێی شانازیە بۆ ئێمە ئەمڕۆ خاتونێکی ئەندازیاری گەنجی بەتوانە بوو بە بەڕێوەبەری گەشت و گوزاری هەڵەبجە کە لە هەمووش خۆشتر ئەوەیە کە لە کەمەنەتەوایەتەکانە کە کاکەیە. ئەمە بەڕاستی پێکەوە ژیان و ئەو شیعارێک کە هەڵەبجە هەڵی گرتووە کە پێکەوە ژیان و پایتەختی ئاشتیە ئەمە بەسەریا تەطبیقە بێ. ئێستا لە جیاندا کار بۆ یەکسانی جێندەری دەکرێت لە بەڕێوەبردننی دەسەڵات و بەشداری سیاسی ژنان و پیاواندا. ئەم هەنگاوانەی لە هەڵەبجە نراوە کە لە ئێستادا 9 پێگەیداری پارێزگاکە لەلایەن ژنەوە بەڕێوە دەبرێن. ڕەنگە لە ئاستی خواستی ژناندا نەبێت چونکە چاویان لە بەرزبوونەوەی ڕێژەکەیە بە جۆرێک کە هاوتابن. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.